والله داواکارەکەمان ئەو حکومەتە بێتە سەرخەت بەڕاستی چونکە هیچمان چکەمە ڕوبەڕوو لەگەڵ عالمی تێدەگەی ئەوانە ئەوەی کە موظفی دایرێ و موظف قامقامیەت ئەوەی کە موظفە معاش خۆی دەگرێت ئاگا لەمەی نیە ئەمە کاسبین خوا ئەو سارەمان هەیە تێدەگەی ئەتوەگە 15 ڕۆژ بارنەکەی ئەلەو خەڵکە چ دەدەیەوە خەڵک تەڵەبەی هەیە خەڵک محتاجی غازیە ئێمە لێکی هەشتەوە تێدەگەی بلێکی هەشتەوە کەم کەم دەهاتەوە ئاخرەکەی کۆتایی لەو مانگەی دەهات هەر زۆر کەم بۆ 15 ڕۆژ یەک بەتڵ بارمان نەکردووە تێدەگەی عالم لە ماڵ خۆی کابرا تەلفۆن بۆ دەکە کوا غاز گوێ لێیە بەڕاستی یعنی کابرا بەرپرسی ئەم شارە ئەگەر نێتەنەوە مەیدان و لێمان پرسی حاڵتان چێوە ئەستان چۆنە ئێمەش بەڕاستی هیچ کەمان ناتوانێت ئێستا مە بڕیارماندا هەموو ساقان وازی بێنێت تێدەگەی بەڕاستی ئمە ئەو شارە ڕامانگرتووە تێدەگەی ئەو خەڵک نەگاتێرە بەردەمی قامقامیەت ئێمە بەگرانیمان کڕیوە بە هەرزانیمان داوە خەڵکی چی منەتی پێیە باخوای بە 13 زەمان کرێ باشتریمان داوە ئیمە ئیرانی 15 ڕۆژەمە تێمان نەکرد 15 ڕۆژە یەک کەڕەتمان بۆ هاتە بە معمەلی بۆسکین و ڕانی یەک کەڕەت هاتووە باتی گلەیمان لێ دەکەن شەرمەزاری خەڵکین کە تەلەفۆنمان بۆ دەکە جاری وایە ئاگامانینە جوابی دەینە دوا بۆمان دەکاتەوە لە کاکە بۆ موبایلی جواب نادەوە ئیساعاتمان نێ نیوەڕوانی کە موبایلی دادەخی کابرا گلەیت لێ دەکاتە لە کاکە غاز ئەوە جیرانەکەم بۆ یاد بۆ تو بۆ من نانی ئەم معمولی تومە بۆ غازم بۆ دابین ناکەی